سڵاوتان لێبێت. یەکێک لە دیاردەکانی کۆمەلگا بازرگانیکردن بە مرۆڤەوە. کۆمەلگای کوردستانی یەکێکە لەو کۆمەلگایانەی کە بەم ساڵانەی دوایی دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤەوە تایە تەشەنەی سندووە و قوربانیەکی زۆری لێ دەکەوێتەوە. ئایا ڕەهەندە ترسناک و نەرێنەکانی دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤەوە چین؟ ئایا ئەو ڕێگە یاسایی و دەرونی و مرۆڤایەتیانە چین کە دەبێت لەگەڵ قوربانیەکانی ئەم دیاردەیەدا بگیرێنە بەر؟ بۆ قسەکردن لەم بابەتە و ڕەهەندەکانی ئەمڕۆ لە بەرنامەی بەکراوەیی میوانداری هەریەک لە بەڕێزان مامۆستا ناسح فەتاح، مامۆستای پەیمانگای زانستە ئیسلامیەکان. بەخێربێ مامۆستا. خات و ڕێزان دلێر مستەفا پارێزەر، هەروەها بەڕێوەبەری بەشی یاسایی لە ڕێکخراوی هارتلاند کاک سەلاح توێژەری کۆمەڵایەتی، هەروەها بەڕێوەبەری پرۆژەکانی یان ڕێکخەری پرۆژەکانی ڕێکخراوی هارتلاند بەگەرم بە خێراتنتانەکەم، هەروەها بە خێراتنی هەموو میوانەکانی ترمەکەم لە ستۆدیۆ. سەرەتا کاک سەلاح دێمە لای جەنابەت، دەمەوێت جەناب وەکو توێژەرێکی کۆمەڵایەتی لەبارەی دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤەوە مێژوویەکی کورتمان پێ بڵێ، بە تایبەت ئەوەی کە پەیوەندی بە کوردستانەوە هەیە. سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتەی کەناڵەکەتان و پیرۆزبایی دامەزرانەوەتان لێکەین. زۆر سپاس. دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤ بە کۆیلایەتی سەردەم ناوە برێت. یەکێکە لەو دیاردە خراپانی کە لە سەرانسەری دنیای بوونی هەیە و زۆرێک لە کۆمەڵگا مرۆڤایەتیەکان ئەناڵێنن بەدەست حاڵەتی بازرگانیکردن بە مرۆڤەوە. بۆی پێناسەیەکی دقیقی و حاڵەتە بکەین ئەبێ بگەڕێنەوە بۆ پرۆتۆکۆلی نەتەوەی گرتوەکان کە پێناسەیەکی فراوانی کردو بۆ حاڵەتی بازرگانیکردن بە مرۆڤ کە خۆی بینێتەوە لە کۆمەڵێک لایەنە. پێناسەکە بریتە لەوەی کە حاڵەتی بازرگانیکردن بە مرۆڤ بریتە لە کارپێکردنی کەسەکان، گواستنەوەیان، هێنان و بردنیان لە ڕێگای بەکارهێنانی هێز، ترساندن، تند و تیژی یاخود خراپ بەکارهێنانی لاوازی کەسەکان بۆ مەبەستی لەش فرۆشی پێکردن، کۆیلایەتی بە زۆر کار پێکردن یاخود شێوازەکانی تری هاوشەوی کۆیلایەتی یاخود دەرهێنانی ئەندامەکانی لەشیان یا بەکارهێنانیان بۆ کاری تیرۆریستی. ئەم پێناسە فراوانەی پرۆتۆکۆلە نێودەوڵەتیەکە وای کرد کە ڕێگا لە پێناسەکانی تر بگرێ. نەتەوەی گرتوەکان ناوی ئەنێت بە بازرگانیکردن بە مرۆڤ، بەڵام ئەنجومەنی ئەوروپی ناوێنێ بە بازرگانیکردن بە کەسەکانەوە و ئەم حاڵەتە لە زۆر وڵاتی دنیای بوونی هەیە. ئەم پرۆتۆکۆلە تا ئێستا لە 128 وڵات ئیمزا کراوە تا ساڵی 2009 کە تەواوکەری ڕێکەوتنامەی نەتەوەی گرتوەکانە بۆ ڕێگرتن لە تاوانی ڕێکخراو، واتە بازرگانی بە مرۆڤ بەشێکە لە تاوانی ڕێکخراو. لەبەرەوەی لە چوارچەوەی ڕێکەوتنامەکە نەتوان ڕاجێ بکرێتەوە، پرۆتۆکۆلێکی تایبەت دانرا بۆ ئەوەی قەلاوچۆی ئەو دیاردەی پێ بکرێت کە ناونرا بە پرۆتۆکۆلی ڕێگرتن لە بازرگانی بە مرۆڤ کە لە ساڵی 2023 ئیمزا کراوە. زۆر سپاس کاک سەلاح. ڕێزان خان، جەناب وەکو پارێزەرێک و وەکو پسپۆڕێکی بواری یاسا لە سەرەتای سەرهەڵدانی یان هەر بە کورتی ئەگەر ئاماژەی پێبیت لە دنیای دەرەوە، هەڵبەتە لە دەرەوە زیاتر ڕەنگە وەکو کاک سەلاحیش ئاماژەی پێیانەتەوە گرتوەکان یاسای بۆ دانا و ناوی بردووە و پێناسەی کردووە. یاسا چۆن مامەڵەی لەگەڵ قوربانیەکانی دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤەوە کردووە؟ خۆشحاڵم بۆم بەرنامەیە، هیوادارم کە بابەتی بەرنامەکەمان زۆر بەسوود بێخۆی گرنگێکی زۆری هەیە لە کاتی ئێستاە بۆ وڵاتی ئێمە. ئەمێ باسیەوە بکەم کە باس لە یاساکەین لە بۆکو بەڕێزی کاک سەلاح ئاماژەی پێیانکەمە چەند پرۆتۆکۆل و چەند ئیتفاقیەک بۆ ئیتفاقیەکی نێودەوڵەتی کەوای لێ کردووە لە هەموو وڵاتانی جیهانە. ئەو وڵاتانی کە پێشکەوتون وایان لێ هاتۆ کە یاسایەکی تایبەت دابنێن بە بازرگانیکردن بە مرۆڤەوە بە شێوەیەکی گشتی. ئێمە لێرەیە ئەگەر بینە سەر ئێستا باس لە وڵاتی خۆمان بکەین کە وڵاتی عێراق یاخود باس لە هەرێمی کوردستان بکەین کە لێرە ئێمە یاسایەکی تایبەتمان نییە بەم دیاردەیە کە پێوترێ بازرگانیکردن بە مرۆڤەوە. ئەمە کێشێکی زۆر گەورەیە کە ئێمە بین بۆی بچینە ناو بابەتەکە و گرنگی بین بە بابەتەکە کە لە وڵاتەکەی خۆمانە کە چۆن بەڕێواچێ کەواتە ئێمە ئێستا لێرە لەسەر بەرنامەکانمان کاڕۆین باس لەواکەین لە نەبوونی یاسایە یاخود بە بێبوونی یاسا ئەم کێشە هەیە و ئەم دیاردەیە هەیە، ئایا چۆن مامەڵە لەگەڵ کێشەیە کاکرێ بە بێبوونی یاسا. بەڵێ، بەڵام بەپێی ئەو یاسایانی کە لەسەر ئاستی نێودەوڵەتی هەیە جیاوازی ئەکا لە نێوان
قوربانەکانە ینی قوربانەکانی خۆمانەزانین قوربانەکانی دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤەوە جۆرا و جۆرن یاساکە بە گشتی مامەڵە لەگەڵ حاڵەتەکە کات یان دیاردەکە یان بەپێی حاڵەتەکانی ئەو بەپێی ئەو پرۆتۆکۆلانە یاخود ئەو یاسانەی کە لە وڵاتانە دانراوە یاسایەک دانراوە بازرگانیکردن بە مرۆڤی داناوە ینی ئەمە تاوانەکەی هەر کەسێک ئەم جۆرە تاوانانە بکە ئەچێتە ژێر ڕکێفی ئەم یاسایەوە. ئێمە باس لەوە بکەین کەمە یاسایەکی جیهانیەواتە تۆ لە جیهانە یاسایەک هەیە دیاردەیەکی گەورە هەیە لەگەڵ بوونی مرۆڤ تاوان هەیە مادەم یاسایەک دانراومە یاسایەکی نێودەوڵەتی و هەیە وڵاتان لەسەری ڕۆن بەڕێگاوە بەس لێرەیە ئێمە کامانەوە باسی لێ بکەین لە وڵاتی ئێمەیە ئەم یاسایە بوونی نییە واتە ئێمە یاسایەکمان نییە بە ناوی بازرگانیکردن بە مرۆڤەوە. بەڵێ مامۆستاگیان ئێمە لای بەڕێزت ئایا ئاین بەتایبەت ئاینی ئیسلام چۆن مامەڵەی لەگەڵ دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤەوە کردەوە هەمومانەزانین ئەم دیاردەیە لە پێش دینی ئیسلامیەوە هەبووە و دواییش هەر هەبووە و تەنانەت بەپێی دقێکی حەدیثی نەبەوی کە ئەڵێت لا يقل أحدكم عبدي أمتي كلكم عبيد الله وكل نسائكم إماء الله ڕەنگە بەڕێزی باشتر ئەوەی نەبزانی ئەم دقا ینی با بڵێن هینەکە دیاردەکە بنبڕ ناکە ڕێگە ئەیات کە مامەڵە لەگەڵ با بڵێن لەگەڵ عەبدا بکرێت بەڵام پیان نەوترێ عەبد. بسم الله الرحمن الرحیم. سەرتا سوپاسی میوانداریتانەکەم هیوادارم کەناڵی ئێوە کەناڵی دلێر و بوێر حەقبێژ بێت تەنها سێبەری گەلیش بێت لەگەڵ زام و ژانەکانی گەلی کووردا بژی تا بتوێنێ حقیقت و ڕاستەکان بە هەموو دنیا بگەێنێ. دیار بازرگاریکردن بە مرۆڤەوە زەمنێکی زۆر قوڵ و درێژی هەیە بەڕاستی بە پانتایی و بە قوڵایی مێژووە بڕۆرە خوارەوە. ئەگەر هات و سەیری قورئانی پیرۆز بکەین دەبینین یەکێک لەو کارانەی کە پێغەمبەران سلامی خۆیان لەسەر بێ پێی هەستاون ڕزگارکردنی مرۆڤەکان بووە لە کۆیلەیتی مرۆڤەکانەوە بۆەوەی کە تەنها هەمومان بەندەبین بۆ خوای گەورە. و بە تایبەتی پەیامی پیرۆزی ئیسلامیش قەدەغەی کردووە و یاساغی کردووە و حرامی کردووە کە هیچ کەسێک بکرێتە کۆیلە و لە فەرمودای هاتووە هەر کەسێک بفرۆشێت هەرچی مەلائیکەتەکانە نەفرینی لێەکەن و سزای خوای گەورە ئەدرێت و ئەوتە زۆر زێڕین و گەوهرینی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت کە وەکو سەرکردەی مسلمانان وەکو سەرۆکێکی خەمخۆری گەل کە دەیوت مەتا ئیستەعبەدتم الناس وقد ولدتهم أمهاتهم أحرارا چۆن ئێوە خەڵتان کرۆتە کۆیلە لە کاتێکە بە ئازادی لەدایک بوون و ئەو فەرمودەی کە ئاماژەت پێدا بەڵگەی لەسەر نەهێشتنی کۆیلە چونکە پێغەمبەری خوا فەرمێ مەڵێن کۆیلەکەم بەڵکو بڵێن ڕۆڵە جوانەکەم و لە ئیسلامدا شۆڕشێکی زۆر زێڕین دروست کراوە لە پێناو نەهێشتنی کۆیلایەتیدا بۆیە ئەوەی کە سەرچاوەی کۆیلێتیە بە تایبەتی لە کاتی کۆنا جەنگەکان بووە. خی گەورە لە قورئانە بە دوو شێواز باز لە دیلەکانەکە کە فەرمێ فەئیما مەنە بعد و ئیما فیداء کە یا بەبێ مقابل ئازادەکرێن یا لە بەرامبەر شتێکە ئازادەکرێن. هیچ دەقێکی ئیسلامیمان نییە کە بانگەشە بکە بۆ بە کۆیلەکردنی مرۆڤ بەڵکو حرامە و قەدەغەیە و یاساغ کراوە تایدا بەڵام تەنها تێبینیەک هەیە کە ئیسلامەتی هات بۆ نمونە کۆمەلگا پڕ بوو لە ئاڕەخۆری و پڕ بوو لە کۆیلایەتی کردن. دیارە تۆش بدەوێت کێشەی بنەبڕکەی بە چرکە ساتێک نابێت بەڵکو پێویستی بە نەخشەسازیە بە چەند ساڵێکە بێ ئەوەش بوو کە ئیسلام فعلەن کردی بۆ نمونە مەی خواردنەوەی لە چەند ساڵێک قەدەغە کرد بەڵام کۆیلایەتی سەروەتێکی گەورەی ئابووری خەڵکەکە بوو نەتوانرا خێرا بۆ خەڵکە قەدەغەی بکرێ بەڵام کۆمەڵی یاسا و ڕێسادانرا وەگەوەی کە کەسێک سۆنگی خواردەبێت کۆیلەی ئازادکە کەسێک قسەی بە خێزانی و سوکاتی بە خێزانی کە دەبێت داوای گردن ئازایی لەکە و بچێ کۆیلەیەک ئازاد بکە و هەروەها کەسێکی بەدەستی ئەنقەز ناوەکو چۆن حادیسەی سیارە شتێک ڕوادا ئەبێ بچێ کۆیلەیەک ئازاد بکە واتە چەندین عقوبات بە ئازادکردنی کۆیلە پاساو درایە بۆ ئەوەی کە کۆیلە بە هیچ شێوازێک نەمێنێ و بەڕاستی چونکە مەبدەیەک هەیە لە ئیسلامدا کە خوا فەرمێ وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم واتە ڕێزمان گرتووە لە نەوەی ئادەم. نەوەی ئادەم هەموو چینەکانەگرێتەوە هەموو نەتەوەکانەگرێتەوانێ هەموو پێگە و چێگەکانەگرێتەوانێ ڕەگەزی نێر و ڕەگەزی مێ ئەگرێتەوانێ هەر هەمومان بەندەی خوای گەورەین بۆ هیچ کەسێک نییە کەسێکی تر بکاتە کۆیلە ووای لێ بکە کە بەرەو کۆیلایەتی بەرێ لەبەر ئەوە پێم وایە کە زیاتر ئەگەر لە هۆکاری دروستبوونی کۆیلە بگەڕی
هۆکاری ئاینی تیا نابینی. بەڵام دینی ئیسلام ڕێگەی داوە مامەڵە بکرێت لەگەڵ ئەسیری با بڵێن دیلەکان لە دوای شۆڕشەکان وەکو غەنیمەیەک. یعنی ئەمە شێوە یعنی دیسانەوە ڕێگە خۆشکەرێک نابێتەوە بۆ لە هەموو جەنگێک تۆ باسی جەنگ کرد چونکە جەنگ مرۆڤی تیاکوژرێ کە مرۆڤی تیاکوژە خەفیفتر لە کوشتن ئەوەیە کە بەدیلی بکەی بەڕاستی لە ڕووی ژیانەوە ئەچەنە زۆرجا کۆیلایەتی ئەو نەناڕەحەتە ئەو دی و مردنی ژەکەوێ بەڵام کاتێک کە تۆ باسی جەنگەکەی جەنگ حقوق و حسابی تایبەتی خۆی هەیە بەڕاستی کەس لە جەنگا گوڵباران یەکتر ناکە و کەس لە جەنگا ئازادی نابەخشێ بە بەرامبەر هەموو ئەجەنگێ لە پێناوی ئازادی خۆیدا و لە پێناو شکاندنی بەرامبەردا بەڵام لەگەڵەوەشدا ئاینی ئیسلام مامەڵەی کردووە لەگەڵ دیلە کە وەکو کەسێک هاریکاری بکرێ یارمەتی بدرێ حتى خوا لە قورئانە فەرمێ ويطعمون الطعام على حبه يعني خۆشترین خواردن ئەبەخشێ مسكينا ويتيما وأسيرا لەگەڵ مسکینی واتە هەژاری هاونیشتمانی خۆم یەتیم واتە بێباوک و بێنازەکان و ئەسیرە ئەو کەسانەی کە ئەسیر و دیل گیراون بۆیە پێغەمبەری خوا فەرموو ئەوصا بالأسرى خيرا دائما ئامۆژگاری دەکرد کە بە نەرمونیانی مامەڵە لەگەڵ دیلەکاندا بکرێ چونکە بەڕاستی کە خۆی تەسلیم کرد تەواو یعنی حرامە کوشتنی و حرامە ئەزادانی و تعذیبدانی لەبەرەوە بە کورتی بە کۆیلەکردنی مرۆڤەکان بە هەموو شێوازێک لە شریعەتی ئیسلامدا قەدەغەیە و حتا فقها قسەت بۆ هێنم هی فەقیهێکە 1000 ساڵ لەمەوە پێش کتێبی نووسیوە کە ئەفەرمێ ئەگەر تاکێک لە ناو مسلماناندا بۆ نمونە ئەگەر باسی گەلی کوردکەین ئەندامێکی گەلی کورد لە هەج وڵاتێکە بەدیل بگیرێت زەبوون بکرێ واجبە لەسەر هەر هەمومان کە پارە بێ پارەی بۆ کۆ بکەینەوە لە پێناوی ئەوەی کە گردنی ئەو کەسە ئازاد بکەین و کۆیلایەتەکەی لەسەر لابەرین و ئازادی بۆ بکڕینەوە یا لە ڕووی سیاسیەوە یا لە ڕووی حیوارەوە یا لە ڕووی پارە پیاکردنەوە کە بڕۆین بیکڕینەوە و ئەگەرنا هەر هەمومان گوناهبارە بین کە ئەوەش ڕاقیترین فکرە کە ئیسلام هێناوێتی بۆەوەی کە هەموو مرۆڤەکان ڕێزدار بن دڵخۆش بن سەربەرز بن لە کەرامەتا بژین بە هەموو چین و توێژەکانەوە هەز بکەن بەبوون و عزیمەتی خۆیان. بەڵێ مامۆستا گیان زۆر سپاس. کاک سەلاح دەگەڕێمەوە لای جەنابێ سەرەتای قسەکان ئاماژتدا بە چەند جۆرێک لە جۆرەکانی دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤەوە ئەتوانی پێم بڵێ لە کوردستانە کامی لەو جۆرانە زۆری بەربڵاوە یان لەسەر ئاستی عێراقی مەگەر قسە لەسەر ئاستی عێراق بکەین جا بە تایبەت لەسەر هەرێمی کوردستان. بەڵێ لە ڕاستیە ئەو زاهیرەیە تازە نییە لە مێژووی مرۆڤایەتی و بوونی هەبووە مامۆستاش ئاماژەی پێە ئێستا شێوازێکی مۆدرن یاخود شێوازێکی نوێ لە دنیا پیادا کرێ لەو کۆیلایەتیە یاخود لە بازرگانی بە مرۆڤەکان ئەوەی لە عێراقا هەیە ئەوەی لە کوردستانە هەیە تا ڕادێک هاو شێوەیە بۆی لە وڵاتانی تر هەیە لێرە جۆرێک لە ئافرەتانی استغلال لەکرێ بۆ کاری جنسی بۆ کاری لەشفرۆشی کە خەڵک یا کۆمەلگا بە لەشفرۆشیان بینیان ناسێ لە کاتێکا زۆرینەی ئەم کەسانە قوربانی و بازرگانیان پێوە کراوە لەبەرەوەی ئەمە حاڵاتمان هەیە کە ئیسمانەیە کە دراسی ژیانیمان کردووە و توانیمانە هاوکاری بکەین جۆرێکی ترمان هەیە کە بۆ مەبەستی کارکردن بەکارهێنراون کە بەشێکیان خۆی لە کرێکاری بیانی ئەبینێتەوە ئەو کرێکارانی بە مەبەستی ئیشکردن هێنراونەتە عێراقەوە جایا پیا و بنیاژن بن بە مەبەست بەتەنها لە ئافرەت نییە بەشێک لە پیاوەکانیش بازرگانیان پێوە کراوە و کاڵێن بەشێک لەوانەیە سەدەها کەسماندی بێت کە بە گروپ هێنراون و لە ڕێگای هەڵخەڵەتاندنیان دیارە کۆمەڵە ڕێگا ئەگیرێتە بەر هەم بۆ ئافرەتانی کە بەرەو کارانەیان ئەبن کە کاری لە فرۆشیان پێەکەن وەک باسم کرد بەشێکی ڕەنگە بە زۆر و تهدیدکردن بێ ئەو زۆر و تهدیدکردنە مەرزنیە کوشتن بێ ڕەنگە لە ڕێگای استەغلالکردنی و کۆمەڵە وێنەوە ئینسانەوە بێت لە ڕێگای تهدیدکردنیە بە کوشتنی کەس و کارەکەی یاخود لە ڕێگای ئازاردانی جەستەییەوە بێت کە بە زۆر ئەو کاری پێگرە لە ژێر هێزە لە ژێر ئازاردانە واتە ممارەسەکردنی هێزەکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بە هەمان شێوە کرێکارە بیانەکان چەند ڕێگایشیان لەگەڵا بەکارهێنرێ ڕێگای یەکەمیان بۆ هەڵخەڵەتاندنیانە وعدی درۆیان پێدەن کەیان بنە وڵاتێکی تر جا زۆربەی کاتپیان و ترێکا برێنە تورکیا لە تورکیا شارێکی لێ ناوی هەولێرە ئەمە حکایەتانە کە ئێمە زۆر جێمان لێ بووە یاخود دەڵێن ئەمە لە عێراق وەستین ماوەیەک دوایەتان بین بۆ وڵاتێکی تر دواتر منزڵی ئەخیر و ئەوەڵ هێر عێراقە بە فەقیرە و بە پارێکی زۆر کەم وعدی پارێکی گەورەیان پێدرێت دواتر بە پارێکی کەم کاریان پێکرێت بۆ ماوەیەکی زۆر یاخود پاریان پێنادرێ پاسپۆرتەکانیان لێوەرەگیرێت جۆرێکی تر لە عێراقەکە هەیە استیغلالکردنی مناڵانە بە شێوەیەکی زۆر ئەم مناڵانە بۆ حاڵەتی سوالکردن بەکارهێنرێن کە ئەمەش جۆرێکە لە بازرگانیکردن بە مناڵەوە وچێتە چوارچەوەی بازرگانیکردن بە مرۆڤەوە بە هەمان شێوە و تەنانەت باند هەیە کە مناڵ بەکرێ ئەگرێت بۆ نمونە لە خێزانەکەی وەرەگرێ بۆ ماوەیەکی دیاریکراوە لە بەرامبەر پارەیەکە و ئەو کەسە ئازادە چۆنەوە مناڵە بەکارهێنێ بۆ کۆکردنەوەی پارە لە خلالی ئەو ماوەیە کەمە لە ناوەڕاست و جنوبی عێراق بینراوە
لە کوردستانیش حاڵەتی سوالکردنمان زۆرە بەشێکێچێتە ئەو چوارچێوەیە لە ڕاستیە جۆرێکی تر خراپ بەکارێنان یاخود ئیستیغلالی و کەسانەیە کە نەخۆشی دەرونیان هەیە بینین گورچیلەکانیان گورچیلیانە فرۆشن یاخود سوئی ئیسفادە لە وەزعی نەفسیانەکەن بە ڕێگای سوالکردن یاخود بۆ کاری جنسی یاخود بۆ کاری تر یا بە زۆر ئیش پێکردن ئەم حاڵەتانە کامی لەم حاڵەتانە زۆر زیاتر بڵاوە لە کوردستانە ئەوەی زۆر باوە لە ڕاستیە حاڵەتی بە زۆر لەش فرۆشی پێکردنە و حاڵەتی سوالکردنە ئەم دوو سوال پێکردنە ئەم دوو نمونەیە زۆر بوونی هەیە بەشێکی خەڵکی کورد و هەرێمی کوردستانن بەشێکیشانە و ئافرەتانن کە لە بەشەکانی ترەوەی عراقەوە هێنرێن بۆ کوردستان و تیجارەتیان پێواکرێت باشە ڕێزان خان جەناب وەکو یاساییەک سەرەتای قسەکانە بەگشتی باسی لە ڕەهەندی یاسایی دیاردەی بازرگانیکردن بە مرۆڤەوە کرد ئێوە وەکو چالاکوان لەو بوارەیە و هەڵبەتە کەسانێکی تری وەکو جەنابیشتان لەو بوارەیە چالاکن هەوڵتان نەیاوە قسە لەگەڵ لایەنی پەیوەندیدار بکەن لە حکوومەتی کوردستانیان لە حکوومەتی عێراق یان پرۆژە یاسایەک پێشکەش بە پەرلەمان بکەن لەو بوارەیە بەڵێ ئەگەر ئێمە بینە سەرباسیەوەی وەکو ڕێکخراوی هاردلان پێشتر پێشوی باسی ڕێکخراو بکەم وەکو ئەوەی کە پرۆژە یاسایەک تەمان پێشم پێش حکوومەتی تازە حکوومەتی عێراقی پێشووتر پرۆژە یاسایەک هەبوو تەقدیم کرابوو بە پەرلەمان پەرلەمانی عێراقی تەنها پرۆژە یاسایەک بوو هیچ ئیشێکیان بۆ نەکرد و نەخرایەنەوە پەرلەمانەوە عێراق ئەم پرۆژە یاسای هەرماوەتەوە هەتا ئێستاش بەردەوامە ئێستا ئاخر مجموعەیەک لە یاساناسانی عێراقی هەستاون ئەم پرۆژە یاسایان دووبارە تەقدیم کردوتەوە چەند گۆڕانکاریێکی باشیان بەسەر تەقدیمی پەرلەمانیان کردوەوە بەس هەتا ئێستا هیچ وەڵامێکی نەبوو نەخراوەتە بەردەچەوە لە کوردستانیشا بە هەمان شێوە پێش هەمان شێوە پەرلەمانی پێشووتر پرۆژە یاسایەک تەقدیم کرا هەرچەنە پرۆژە یاساکە بەناوی بازرگانیکردن بە مرۆڤ بوو بەڵام پرۆژە یاسایەکی باش نەبوو زۆر کەم و کورتیتیا بوو بەڵام لەگەڵ ئەوەشا کە تەقدیم کرا پێویستەکە کە بچۆ ناو پەرلەمانەوە هەر لیژنەی یاسایی ناو پەرلەمان قبولی ئەم پرۆژە یاسایی نەکردوتی لەبەرەوەی لە جەریدەکانی شابڵاو کرایەوە کە بەڕێز سەرۆکی لیژنەی یاسایی ئەو کاتەی پەرلەمان وتی دیاردەیەکی وا لە کوردستانە نیە تا یاسایی بۆ دابنرێ واتەم کە دیاردە نەبێ پێویست یاسایی گرنگتر هەیە لەمەیکە ئێوە پرسیارتان لێ کردن لەسەر چ بنەمایەک ئەوان بڕیاری ئەوە ئەیان ئەم دیاردەیە نییە لە کوردستانە لێکۆڵینەوەیان دروست بوو لیژنەی ئەو کاتانە کەمپینێک هەبوو بەناوی کەمپینی داکۆکیکردن لە مافەکانی ژنان ئەو کاتە ئەو کەمپینە زۆر بەدوایچوو بەڵام تر وەڵام نەبوو کۆتایی وەڵامی بوو ئیتر هیچ گۆڕانکاریێکی بەسەرانە هات و هیچ وەڵامێکی ئەو پرۆژە یاسایە نەبووە بەڵام لە کاتی ئێستامە و کوڕەخراوی هارتلاند ئیشمان کردووە لەسەر ئەوەی کە بۆ ئەوەی کە هەوڵ بین یەکەم بەرنامە ئێمە جارە بۆ تەوعیەکردنی خەڵکان بووە بە بازرگانیکردن بە مرۆڤ چییە ئەویش لە ڕێگەی ئەو شوێنانی کە بەڕاستی ئەو کەسانە کە کاتێ زەحیە نەچنەکوێ ئەچنە ناو دادگا ئەچنە ناو پۆلیسەکە ئەو مەراکیزی پۆلیس ئەو جێگایانە کە گرنگی هەیە چۆن ئەم زەحیانە بپارێزرێن لێ یاخود چۆن ئەمانە کاتێ بە تۆمەتبارە ڕۆناوێ ئێمە وەکو باس دەکەم ئێمە لە نەبوونی یاسایە لە غیابی یاسایە ئەم کەسانە کە کاتێک تووشی کێشەیەکە بن ئەچنە ناو دادگایە خودت یەکەم جار کە مرکزێکی پۆلیس هات بەسەر ماڵەکە گروپێک ئەگرێ ئەم گروپە ئەهێنێ ئەم گروپە یەکەم شدۆک و تۆمەتبارێک سیرەکرێت و ئەچێتە ژێر ڕکێفی یاساکانی تری ناو یاسای سزادانی عێراقیەوە دوایی نەسەر باسی ئەو یاسانە زیاتر ئەمانە لە نەبوونی یاسایە ئێمە کە باسەکەین لە نەبوونی یاسایە ئێمە هیچ ئەو پرۆژە یاسانێکی کراوە هیچی نەچێتە بواری جێبەجێکردنەوە و ئەوەشی ئێمە کە هەوڵمان نابێ وەکو ڕێکخراوی هارتلاند کە وەکو ئێستا لە مەرحەلەیە کابووین کە تەوعیە بۆ ئەم پرۆژە یاسا خۆشمان بەرنامەمان هەیە وەکو پارێزەر ئیشەکە لەسەر ئەم کیسە باشە من دواتر بەوردی دەگەڕینەوە سەر ئەو تەوەرە دەمەوێت پرسیارێک ئاڕاستی مامۆستا بکەم سەبارەت بەوەی کەوا ئێوە ئایا باوەڕتان وایە ئەم دیاردەیە لە ناو کوردستانە بوونی هەیە ئایا هەڵوێستی ئێوە چۆنە لە هەمبەر ئەم دیاردەیە بەڵام دەڕۆمە لای ناوبڕێکی کورت و دەگەڕێمەوە لاتان بۆ ئەوەی وەڵامی مامۆستا وەرگرم و درێژە بە و توێژەکەمان بدەین